ڕاگەیاندنی کومیتە ناوەندی کۆمەڵە سەبارەت بە ڕۆژی جیهانی پەروەردە بە زمانی دایکی. ڕۆژی 21 فێڤریە بەرامبەر بە 2 مانگی ڕەشەمە ڕۆژی جیهانی پەروەردە بە زمانی دایکیە. پەروەردە بە زمانی دایکی سەرەتاییترین و دیارترین مافی هەر مرۆڤێکە لە هەر گۆشێکی جیهاندا. ئەمڕۆ لە بەشێکی گەورەی جیهاندا مافی خوێندن بە زمانی دایکی بە فەرمی ناسراوە و بە ملیارەها کەس لەو مافە کەڵک وەردەگرن. وڵاتێکی پڕحەشیمەتی وەک هیندوستان تەنها یەکێک لەو نمونانەیە کە تیادا دەیان زمانی فەرمیبوونی هەیە و پەروەردە بە هەموو ئەو زمانانە بەڕێوە دەچێت. گەلێک وڵات لە جیهاندا بوونیان هەیە کە تێیاندا 2-3 زمانی فەرمی نەتەنیا لە بواری پەروەردە و بەڕهێناندا ڕێکخراوە، بەڵکو زمانی فەرمی و مێدیایی و یاسایی هەر ئەو زمانە دایکەیە کە ئەندامانی بنەماڵە لە ماڵەوە قسەی پێدەکەن. هند، سوئیس، کانادا و ئیسپانیا نمونەی بەرجەستەی ئەو وڵاتانن. سەدان ساڵە کارناسانی بواری زمان لەسەر ئەو بڕوایەن کە پەروەردە و خوێندن بە زمانی دایکی فاکتەرێکی جدیە بۆ گەشەی زێنی و توانای فێربوونی منداڵ و بە فەرمی نەناسینیە مافە گەلێک زیان و گرفتی لە بواری کۆمەڵایەتی و فەرهەنگی و گەشەی زێنی منداڵان لێ دەکەوێتەوە. زمانی دایکی تەنها ئامرازێکی پەیوەندیکردن نییە، بەڵکو دەریچەیەکە بۆ ناسینی خۆت، بۆ تێگەیشتن لە دنیای دەوروبەرت، بۆ پەیوەندیگرتن بە مێژوو و فەرهەنگ و نەتەوەی خۆت. کاتێک منداڵێک لە ژینگەیەکی پەروەردەییدا دەبێت کە زمانی دایکی تیادا بێنرخ و بێبەها دەزانرێت، ئەمە تەنها ئازاری زمانی نییە، ئازاری کەسایەتی و ناسنامەی ئەو منداڵەشی لێ دەکەوێتەوە. لەبەر ئەوەش ڕۆژی جیهانی پەروەردە بە زمانی دایکی تەنها بۆنێکی کۆمەڵایەتی نییە، بەڵکو بانگەشەیەکە بۆ هۆشیاری و بەرخۆدان لە دژی هەر شێوەیەک لە ستەم و دژایەتی فەرهەنگی. جگەلەوەی کە پەروەردە بە زمانی دایکی مافێکی سەرەتایی و ئینسانی هەر تاکێکە لە جیهاندا، پێشکەوتن و گەشەسەندنی کۆمەلگاش پەیوەستە بە گەشەکردنی هەموو بەهرە و توانەکانی خەڵکیە و کۆمەلگایەکە. پەروەردە بە زمانی دایکی پایەکی بنەڕەتی و گرنگە تیادا. منداڵان دەتوانن بە ئاسانی چەندین زمان فێر بن و ئەو منداڵانەیە کە بە چەند زمان دەتوانن قسە بکەن پۆتانسیێلێکی باشتر و زیاتریان هەیە بۆ فێربوون. بە فەرمیناسینی مافی خوێندن لە هەموو ئاستەکاندا بە زمانی دایکی پایەیەکی بنەڕەتیە لە گەشە و شکڵگرتنی کەسایەتی تەندروستی منداڵ و تازەلاوان و ڕێگایەکە بەرەو گەشە و پێشکەوتنی کۆمەلگا. سەرەڕای هەموو ئەمانە لە ئێران کە وڵاتێکی فرە زمانە لەژێر دەسەڵاتی ڕژێمەکانی شاو ئیسلامیدا وەک بەشێک لە ستەمی نەتەوەیی مافی خوێندن بە زمانی دایکی و بۆ ملیۆنان خوێندکاری کورد، تورک، عەرەب، بەلوچ و هیتر بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و سیستماتیک پێشێل کراوە. کۆماری ئیسلامی نەک هەر خوێندنی بە زمانی دایکی قەدەغە کردووە، بەڵکو بە ئەمنیەتیکردنی ئەو پرسە هەڵسوڕاوانی کۆمەڵایەتی فەرهەنگی و زمانەوانی لەگەڵ زیندان و ئەشکەنجە بەرەوڕوو کردووەتەوە. لە ئێران منداڵ هەر لە سەرەتای چوونی بۆ ناو باخچەی ساوایان یان قوتابخانە خۆی لەگەڵ ئەو ژینگە نوێیە نامۆ دەبینێ و لەبەر ئەوەی کە دەستی بە دایک و باوک و کەسوکاری ئاشناش ڕاناگات بە شێوەیەکی سروشتی هەز بە ترس و نیگەرانی دەکات. قسەکردنی مەعەلیم بە زمانێکی تر ئەو ترس و نامۆبوونەی منداڵ دوو هێندە دەکات. بەردی بناغەی پەیوەندی نێوان منداڵ و مەعەلیم لەسەر ئەم نامۆبوونە بنیاد دەنرێت. لە کاتێکدا ئەم ترسە دەتوانرێت لە ڕێگەی زمانێکی هاوبەشی کە بە گوێ منداڵەکە ئاشنا بێت چارەسەر بکرێت. ڕێزگرتن لە مەعەلیم جێگەی ترس لە مەعەلیم دەگرێتەوە. پردێک لە نێوان بنەماڵە و قوتابخانە دروست دەبێت. منداڵ بە ئارامیەکی زیاترەوە وانەکان فێر دەبێت و هەستی متمانە بەخۆبوون تیادا بەهێزتر دەبێت. توێژینەوە زانستیە باوەڕپێکراوەکان دەری دەخەن کە پەروەردە دەبێت لانی کەم تا تەمەنی 10 ساڵی بە زمانی دایکی بێت. تەنها بەم شێوەیە منداڵ دەتوانێت سوودی تەواو لە توانایی گەشە و شکڵگرتنی کەسایەتی خۆی وەربگرێت و بەهرە و تواناییەکانی گەشە دەکەن. توانایی بەکارهێنانی زمانی دایکی وا دەکات کە منداڵ لە فێربوونی زمانەکانی تردا تواناییەکی زیاتری هەبێت. بەم شێوەیە ڕێگا بۆ فێربوونی زمانەکانی دووهەم و سێهەم و دەستڕاگەیشتن بە فەرهەنگ و بیرکردنەوە خۆش دەبێت.
لە قۆناغەکانی داهاتووی پەروەردە بە زمانی دایکیدا توانایی لاوان و تازەلاوان لە پرسی دەوڵەمەندکردنی فەرهەنگ و بیرکردنەوە لە کۆمەڵگەی مرۆڤایەتیدا گەشە دەکات. ئێستا دەتوانین بهێنینە بەرچاومان ئەو ڕژێمەی کە ئەم مافە سەرەتاییە لە ملیۆنان منداڵی دانیشتووی ئەم وڵاتە درێغ دەکات لە ڕاستیدا چ تاوانێکی گەورە بەرامبەر بەو منداڵانە و بەرامبەر بە هێزە بنیاننەرەکانی دواڕۆژی ئەم کۆمەلگایە ئەنجام دەدات. لێکۆڵینەوە کۆمەڵناسیەکان لە بواری پەروەردە لە ئێراندا دەرگان خستووەکە ڕێژەی واسێنان لە خوێندن و ناسەرکەوتووی لەو ناوچانەی ئێران کە زمانی دانیشتوانەکەی فارسی نییە گەلێک زیاترە و شادی و ڕەزامەندی منداڵان و خوێندکاران زۆر کەمترە. ئەمەش بە ئاشکرا دەری دەخات کە قەدەغەکردنی پەروەردە بە زمانی دایکی نەک هەرستەم و نادادپەروەریەکی فەرهەنگیە، بەڵکو بە ڕاستەوخۆیی کاریگەری خراپی لەسەر ئاستی پەروەردەیی و دەرونی و کۆمەڵایەتی نەسڵی نوێشەیە. لەبەر ئەوەش کۆمەڵە لەم ڕۆژە گرنگەدا پشتیوانی تەواو لە مافی خوێندن و پەروەردە بە زمانی دایکی لە هەموو ئاستەکانی پەروەردەدا بۆ هەموو خەڵکانی ئێران دەکات. داوا لە هەموو هاوڵاتیانی ئازادیخواز دەکەین کە دەنگی خۆیان بەرز بکەنەوە لە دژی ئەم بێدادیە ئاشکرایە و لەگەڵ خوێندکاران و خێزانەکانیان بوەستنەوە بۆ ئەوەی مافی خوێندن و پەروەردە بە زمانی دایکی بۆ هەموو کەسێک جێبەجێ بکرێت. پەروەردە بە زمانی دایکی لە هەموو ئاستەکاندا، قسەکردن بە زمانی دایکی لە ئیدارە دەوڵەتیەکان و لە شوێنی کار، دەرکەوتن لە مێدیا و ڕاگەاندنەکان بە زمانی دایکی مافێکی بێ ئەملا و ئۆلای هەر مرۆڤێکە. ئەم مافە تا کاتێک بە تەواوەتی پیادە نەکرێت تێکۆشانمان بۆی بەردەوام دەبێت. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 21 فێڤریە 2026 دوی ڕەشەمەی 1404 هەتاوی.